بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. ما بعد، خواهی گەورە ڕەمەزان لە هەموو لایەکمان قبول بکە، بێتەمایی خێر بۆ هەموو لایەکمان. خواهی گەورە لە نەخۆشی و دەرد و بەڵا و مصیبەت دوورمان بکاتەوە ئینشاءالله. ئێمە بۆچی پێشوازی بکەین لە مانگە پیرۆزە؟ چەند خاڵێکی کورد لە خزمەتتانە. یەکەمیان ئەم مانگە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بایەخی پێداوە، ئەسحابشی فێر کردووە، ئێمەشی فێر کردووە. چونکە لەناو هەموو ژیانی من و تۆدا کە ڕۆژە کە شەوە، ئەم ڕۆژانە زۆر گرنگە و ئەم شەوانە زۆر پیرۆزە لای خوا. ئەگە تەماشاکەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوعاکانە فێرمانەکە دوعا بکەین بگەینە ڕەمەزان، مانگی ڕەمەزانمان بینی دوعا بکەین، هەمووی بەس بۆ ئەوەیە کە تۆ تەمەنت لە ڕەمەزانە بێتە سەر. ئەبێ بزانی بایەخی ڕەمەزان چەنە گرنگە لای تۆ، لای من، لای هەموومان. چونکە پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم زۆر جا فەرموویەتی اللهم بلغنا رمضان وسلمنا إلى رمضان، واتە بمانگەین ڕەمەزان. ئێستا من و تۆ گەیشتینەتە ڕەمەزان، سوپاسی خوای ئەوێ. یەکەمیان سوپاسی خوای ئەوێ کە من و تۆ گەیشتی. ها ئەمڕۆ دوێنێ کەسانێک بوو چوومان نوێژمان کرد لەسەری، خۆ وەک من و تۆ دوێنێ ئەی کاتە مابوو ئێستا نەماوە. ئەمە یەکێکە لە نعمەتەکانی خوای گەورە کە من و تۆ گەیمانەتە ڕەمەزان. گەیمانەتە ڕەمەزان چیمان دەست ئەکەوێت؟ من صام رمضان إيمانا واحتسابا. هەر کەسێ ئەم ڕۆژوە بە جوانی بگرێ صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. ئێمە چەندێکە ڕائەکەین بە دوایە ئەمەیە، ئەتەوێ خوا لە گوناحەکانە خۆش بێ پێشووی هەمووی، ئیتر قەڵەمە بێنێتە سەریا و هەمووی گوناح ڕەش سپی کاتەوە، ڕەشەکان لابدابی کاتە چاک. وریای ڕۆژەکەت بە ئامان 100 ئامان وریای ڕۆژەکەت بە. ئیتر لە وشەیە کە لە دەمە دەرەچێت، لە ڕەفتارێ گفتارێ هەمووی ئەبێ وەک ئەو سەعاتە چۆن چرکە ئەجوولێتەوە، تۆ ئاگە لە ڕۆژەکەت بێ. بۆیە بەرەم حەدیسە بکەوێت، چونکە ئەم حەدیسە شتی زۆر هەڵەگرێ. هەر کەسێ بە ئیمانەوە ڕۆژوو بگرێ، ئەوە خوای گەورە لە لێی خۆشە بێت. دووەم دەستکەوتمان چییە؟ ڕۆژوو ئەگرین. ئەزانی ئەم ڕۆژوو وەک فلتەرە، فلتەر هەرچی نەخۆشیە لە گیانمانە دەرەکە. زەختت هەیە ڕێکێ خاتەوە، شەکەرەت هەیە ڕێکێ خاتەوە، چەوریت هەیە ڕێکێ خاتەوە. هەمووی ئەمە ئەندازەیەکە 11 مانگ ڕێک تێیەکەی بەم مانگە خوای گەورە ڕێکی خاتەوە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام صوموا، فەرموویەتی ڕۆژوو بگرن، تەصەوحوا، واتە جەستەتان ئەپارێزێ ڕۆژوو لە هەموو نەخۆشەکان. تەبەرانی ڕیوایەتی کردووە، واتە ڕۆژوو لەش ساغیە، بەس کەسێک ئەگەر لەشی ساغ یەکێ نەخۆش بێ نەک زەغت کا لە خۆی، باس لەوە ناکەین. جەستت لە هەموو لایەکەوە تەماشایکی ڕێک و جوان دەبێتەوە. سێهەمیان لەم ڕۆژوەی لەم مانگە کە ئێمە ئیسفادە دەکەین، ڕوحمان ئاسوودە بێ. توا چەندێ ڕوحمان ئیستا لە بەیانی خۆی منانمان نەخواردە، ئاومان نەخواردە، بە چەندێ ڕوح وەک ڕوح چەندێ ئاسوودەی تو. دوێنێ و ئەمڕۆ قیاسی خۆت کە چەندێ سوودی هەیە، چەندێ ڕوحت ئاسوودەیە، هەر لە خۆت و حیسەکەی بە مرتاحیە. لەوەی نەزانی مرتاحی کەس چییە، ئەوەی مانگ ڕەمەزانە. خوای گەورە خستێتێ دڵی من و تۆ. دوێنێ ئەی کاتە من و تۆ وا نەبووین، بەس ئێستا جیاواز. ئەمەش ڕەحمەتێکی خوایە. بۆ خوای گیانە فەرمی ئەلا بذیکری اللهی تطمئین القلوب. یادی خوا بکەن، خوا ئاسوودەی دڵتان بۆیێنێ، مرتاحی دێ، ئارامی دێ بە یادی خوا، چونکە تۆ ئەمەت کردووە. ئەوانەیشی کە پێشوازی لە ڕەمەزانەکەن دوو بەشن، بەشێکیان پێیان خۆشە، بەشێکیانش پێیان خۆش نییە. ڕەمەزان زۆر قورسە لای بەشێکیشی خۆش. ئەوانەی کە پێیان خۆشە ڕەمەزان بێت، پێخۆشحاڵە بن لە دڵەوە، ئەوە ئیمانداری ڕاستەقینن. دڵیان بە ڕەمەزان ئەکرێتەوە، ئیماندارێکی ڕاستەقینن، واتە نەفسیان ڕایەنن لەگەڵ ڕۆژووە، پێیان خۆشە. کە پێشوازیەکی جوان ئەکەن، نیشانەی ئیماندارێکی ڕاستگۆییە لەگەڵ خوای گەورە. دووەمیان
ئەو خۆشیانەی ئێستا من و تۆ لەزەتی لێ ناکەین چاوەڕێی قیامەتەکەی. خۆیسە من و تۆ توانین ڕۆژوو نەگرین و هیچ ڕقابەی لەسەر نییە، بەڵام چاوەڕێی پاداش دەکەین. ئیستا من و تۆ بۆ لە دنیادا هەندێک لەزەت هەیە، لەزەتی هەیە، بەڵام جێمان هێلاوە نایکەین. بۆچی عەرەق ناخۆینەوە؟ چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام کە هەر کەسێ لەم دنیاە عەرەق نەخواتەوە، خوا ئەو عەرەقە جوانە و شیرینەی ئەداتێ لە بەهەشتا. کەواتە ئێمە چاوەڕێی پاداشتی قیامەتی دنیانە. خۆی ئێستا ئەمڕۆ تۆ برسیتە، چەنێ برسیت بێت لە ڕۆژی مەحشەردا برسێتیت نامێنێ، هیلاکیت نامێنێ. چەندێ لێرە ئازار بکێشی، خوا لە قیامەت سوکێکاتەوە بۆت. خاڵێکی تر دووەم ئەوەیە مانگی ڕەمەزان مانگی چاکەیە. وریابن مانگی ڕەمەزان مانگی خەو نییە، مانگی خواردن نییە. شەوی لێ هات ئێوارە بچین بۆ دوکان بزان چی بکڕین بۆ بەیانی و ئێوارە، ئەوەنە غەمی زگمان بێ، غەمی عیبادەتمان نەبێ. ئەمە وریابین زۆرینەمان لەمە هاتێکەوتوین، بە تایبەتیش ژنان ئافرەتان. ئەم مانگە مانگی چاکەیە، چەندێک کۆ ئەەکەیتەوە بۆ خۆت، چەندێک پێشی گشتمان ئەکەوی، ئەوە گرنگە. قسووری مەکە لە قورئان، قسووری مەکە لە زیکر، قسووری مەکە لە چاکە، لە سەدەقە، لە زەکاتدان، لە خەیر، لە قسەی شیرین، لە گفتاری شیرین، لە ڕوو جوانی، ڕووخۆشی، هەموو شتێکی. خاڵێکی ترش ئەوەیە سێهەمیان دووەم خاڵەکە ئەوانەی کەوا پێیان خۆش نییە ڕۆژوو بێ، ئێژە هەبرام ڕەمەزان هات، ئەوە نیشانەی ئیمان زەعیفیە. تو بێژی ئەم ڕەمەزانە تەواو بێ، منەی عوزیەکەکە، منەی فێڵێکەکە، بیدۆزێتەوە بۆی خۆی دەرباز کا لە ڕۆژوو، دەرباش کا لە نوێژ. مسلمان وایە حەزەکە جومعە نەبێ، سوبحان الله، چونکە ئیمانی زەعیفە. مسلمان وایە حەزەکە تەراویح نەبێ، چونکە ئیمانی زەعیفە. مسلمانشە دیندارە، بەڵام لە هەمان کاتشە مسلمان ترێ عەکسیەوە. ئەبێ دووەمیان وریابین لەم مانگا زۆر مسریف نەبین، چونکە ئین الله لا يحب المسرفین. خوای گەورە کەسێکی مسریفی خۆش ناوێ، ئیتر ئیسراف بە هەموو ڕەنگەکەی، بە هەموو نەوعەکەی. خوای گەورە لە من و لەوەش وەرگرێ. ووفقنا فيه للصيام والقيام. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله وبركاته.